بەناوی خوای گەورە و میهرەبان، چالاکوانانی ئازیز، هاو نیشتیمانیان، بەناوی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم. بەڕێزان، بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی شەهیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر بەر لە دەستپێکی خۆپیشاندانەکەمان 1 دەقیقە بوەستین بۆ جانی پاچیان. ڕزای گرانە ئومێد خۆش ناویان مامۆستایان قسەیەک هەیە ئەڵێ لە دز وایە عالەم دزە. ئاخر ئومێد خۆش ناو مامۆستایان و فەرمانبەران بۆ ڕزایان گرانە، لەبەرەوەی خاکفرۆش و خۆفرۆش نین، لەبەرەوەی کۆیلە و ماستاوچیەوە نین، لەبەرەوەی وەکو وێوە و گەورەکانتان خەریکی درۆکردن و دزیکردن نین. ئاخر ئەو خەڵکە کە بەتەما بوون بێن بۆ هەولێر بۆچی هاتبوون؟ بۆ ئەوەی ئێوە لەسەر کورسەکانتان هەڵدەنە خوارەوە، بۆ کۆشکوتەلارەکانی ئێوە هاتبوون، بۆ ملیارە دۆلارەکانی ئێوە هاتبوون، بۆ سیارە گرانبەهاکانی ئێوە هاتبوون، یان بۆ داواکردنی مافی ڕەوای خۆیان هاتبوون. بنەماڵەی بارزانی و تاڵەبانی سەرانی یەکێتی و پارتی و تاوانبارانی شەیدکردنی شەهیدانی هەفتەی شوبات دەبوو ئێستا لە زیندان بوونایە و لەسەر تاوانە یەک لە دوای یەکەکانیان دەرحەق بە شەهیدانی هەفتەی شوبات و خەڵکی کوردستان نەک لەسەر کورسی دەسەڵات بن و دەستی بە ژیانی خەڵکو و موچەخۆران بکەن و بێباکی بنوێنن بەرامبەر مانگرتووان و خۆ بدزنەوە لە چوونە ژێرباری جێبەجێکردنی داوەڕەوەکانی مامۆستایان و موچەخۆران و مانگرتووان. So Erbil is not your city, is not your capital. Erbil is the capital of all the Kurdish people around Kurdistan, in Kurdistan, outside of Kurdistan, all parts of Kurdistan. We're going to tell them the first word we are learning in school, we learn it from teachers. So you are trying to do disrespect against teacher, that's not going to be acceptable. We're going to tell you from here, from everywhere, we always have a loud voice against you. We're going to tell you from today and tomorrow, we have so many generations. Today and tomorrow, we are going to show you who has the power. Justice Barzani! نۆکەری تورکەکانی! نۆکەری تورکەکانی! جاش بارزانی! جاش بارزانی! نۆکەری تورکەکانی! نۆکەری تورکەکانی! هەیشێتەکەی تاڵەبانی! هەیشێتەکەی تاڵەبانی! تۆش نۆکەری ئێرانی! تۆش نۆکەری ئێرانی! ناوبردنی مامۆسایان بە ڕەساگران، ناوبردنی مامۆسایان ناهێشتنیان ڕێگەنەدانیان لە داخەڵەبوون لە سنوورەکانی پارتی بەڕاستی ئابڕوچوونێکی گەورەیە بۆ سەرانی حکوومەت بە تایبەتی بۆ پارتی. بڕوخێ دەسەڵاتی پارتی و یەکێتی. کوڕم ئەوەندە بە درۆ خۆمان هەڵبین ملمانەشکەیە، ئەوەندەش بێبار و دووڕوو بین هیچ ڕێگایەکی ڕاست نامانگرێتە خۆی. 2500 ساڵە ئەمانمان پەرست، ئەوانمان پەرست، تەنها خۆمانمان نەپەرست. لە خەڵک بردوین، لە خۆمان هەرگیز نەبردوین. 2500 ساڵە وەک ئێستاوین یەک نەگردوین. ئێشەوە هەورامی خۆنەرەی هەمومانی خۆنەرەی هەمومانی دزەکانی بێگانە میلەت ڕقی لێتانە میلەت ڕقی لێتانە چەتەکانی دوێنێی شاخ چەتەکانی دوێنێی شاخ خوبادی بێئیش و کار خوبادی بێئیش و کار کوا وعدەکەی ساڵی پار کوا وعدەکەی ساڵی پار. بەداخەوە من قسەی مامۆستاکتان بۆ گێڕمەکە لە دێگەڵە ڕێگری لێکراوەتی ئێمە ئەو جافەمان پێەوە ئەوە سلاحە نییە بۆ ڕێمان لێ ئەگرن بۆ ناڵم بڕۆینە هەولێر. ئێمە وەکو هاوڵاتێکی عەرەب هاوڵاتیەک کە من ئاڵم هاوڵاتی عەرەب لە مافی ئەوان کەم ناکەمە وڵاتی خۆیانە مە عێراقە، بەڵام وەکو هاوڵاتێکی عەرەب کە هێ ئەچێ وە قەریە لوبنانی
قەیچێکە ئێمە ئاچینە بەردەم نوێنەرایەتی خۆمان لە پەرلەمان خۆپشاندانێکن لە بەردەم وەزارەتەی خۆمان خۆپشاندانێکین. دەسەڵاتە بەدزینی نەوت و داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان تێری نەخواردووە، ئێستا دەستی بردووە بۆ قوتی خەڵک. بەڕاستی بەداخەوە کە مامۆستایان دوای 2 هەفتە لەسەر زادەمانیان گرتووە، هیچ لایەنێک نەچووە بەدەمیانەوە کە هەندێک لەو مامۆستایانە نەخۆشی درێژخایانیان هەیە، بەڵام هەموو ئەمانە ئەمینەت بۆ مێژوو کە ئەم حکومەتە دوای 34 ساڵ لە حکومڕانی تاکو ئێستا نەیتوانیوە داواکاری سەرەکی هاوڵاتیانی بەجێ بگەێنێت. زۆر بەداخەوە لێرەوە مەیدانەیە و کارەیان دەکەین